سڵاتان لێبێ بینەرانی عزیزی کورسات نیوز ئەمڕۆکە بە یارمەتی هاوکارم پشتیوان جەلال هەواڵابوووریەکانمان هێناوە تا فێستیڤاڵی دەروازە لە پارکی هەواری شار لە ئێستایە لە فێستیڤاڵی دەروازە ئێوارەیە وردە وردە شنەبایەک سریوەیەگەکات جەوەکە خۆشە بێت و وردە وردە هاوڵاتیان پەیتا پەیتا ڕوو لە فێستیڤاڵەکەکەن ئەمڕۆکە ئەمانەوێ لەگەڵ هاوکارم پشتیوان و میوانەکانمان باس لە لایەنە ئابووری و گەشتیاریەکانی فێستیڤاڵەکە بکەین و بەرنامەکەمان لە شوێنی فێستیڤاڵەکەەوە پێشکەش بە ئێوەی ئازیز بکەین. سڵاوتان لێبێت هەڵبەتە لە هەواری شاری سلێمانین دووەمین فێستیڤاڵی دەروازەی سلێمانیە کە بە سلێمانی گەیت ناوی دەبێن واروەها ئەم فێستیڤاڵە بە جۆرێ لە جۆرەکان لە ماوەی 4 ڕۆژی کە ئەمڕۆ ڕۆژی پێنجەمێتی وای کردووە هاوڵاتیان بە جۆش و خرۆش و گەرموگوڕێکی زۆرەوە بێن سەردانیان فێستیڤاڵە بکەن. ئەوەی ئێستاش دەیبینین لەگەڵ هاتنی ئێوارە لەم کەشوهەوا خۆشەی پارکی هەواری شار پەیتا پەیتا خەڵک ڕوودەکاتە ئەم فێستیڤاڵە. ئەمڕۆ پێمان خۆش بوو کە لە بری هەواڵە ئابوووریەکان ئابووریتان لە نێو ئەم فێستیڤاڵەوە پێشکەش بکەین چونکە بوونی ئەم فێستیڤاڵە واروها ڕێخستنی ئەم فێستیڤاڵە کە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی ئەم فێستیڤاڵی کردووە گرنگی زۆری هەیە. لە نێوم گرنگیانش هەڵبەتە گرنگیەکی گەورەی ئابووری و گەشتیاری و ئەو دیوانەی هەیە کە دیوی ئابووری و بازرگانین. هەر بۆیە بە باشمانزانی لێرە میوانداری هەردوو بەڕێزان کاک ئارام بابان ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی واروها کاک عەتائەنۆر سەرۆکی لقی سلێمانی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری لە هەرێمی کوردستان. زۆر بەخێر بێن. کاک ئارام لە تۆ دەست پێ دەکەین. خۆت فێستیڤاڵەکە و بینیوە شوێنێکی زۆری بازرگانی ئەمڕۆ لێرن دەبینین خەڵک وردە وردە بەرەوەم فێستیڤاڵت دێت و لە 4 ڕۆژی ڕابردووشدا فێستیڤاڵێکی قەرەباڵغ و بێوێنە بوو. ئەکرێ ئەم فێستیڤاڵە لە ڕووی ئابووریەوە جۆرە لە جۆرەکان چه پێشکەوتنێک بۆ سلێمانی بۆ هەرێمی کوردستان بێنێتە ئاراوە؟ سپاس بۆ ئێوە چالاکیێکی وە واتە شارستانی ئەم شارە واتە جوڵەیەکی بازرگانی واتە زیادکردنی نازناوێکی تر بۆ سلێمانی کە ئەتوانین ناوی بنین شاری خواردنەکان ناوی بنین شاری شێفەکان. ئەکرێت ئەمە بقۆزینەوە بۆ بەرهەمهێنانی شێف بە شایەتی هەموو شارەکانی تری عێراق خواردن لە سلێمانی بە ژمارە 1 حسابەکرێت. لە هەموو شارەکانی عێراق بە پایتەختیشەوە بە پایتەختی هەولێر و پایتەختی عێراقیشەوە هەر خواردنگەیەک نووسرابێ سلێمانی یا کورد بن خەڵک بە دڵنیاییەوە خواردنەکانیان لێکڕێ. تەنانەت پێم وابێ لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقی لە دەرەوەی هەرێمی کوردستان و بەڵێ ئەتوانم بڵێم لە دووبەی لە لەندەن لە شارەکانی کەش خەسڵەتێکی شاری سلێمانی کە بڵێم خۆشخۆری ئەمە خەڵکانێکی دروست کردووە کە زیاتر هەوڵ بدەن بۆ باشکردن و بۆ جوانکردن و بۆ ڕازاندنەوەی و بەرزکردنەوەی کوالەتی خواردنەکان بۆی خەڵک لیان ڕازی تا چەند ئەمە دەرفەتێکە کە ئەوانەی تازە کارێکیان دامەزراندووە بە تایبەت لە بواری ئەگەر خواردنیش بێت خواردن و خواردنەوەکان دەرفەتێکە بۆی بیان ناسێنێت. بە دڵنیاییەوە هەموو ئەو مارکانەی کە لە عالەمە بە مەلاین دۆلارات ئیسەحسابی بۆ کرێ دەستپێکی هەبووە. کابرای مریشکەکەی ئەمریکا کە تەقاوت بووە هەستاوە لە ماڵەکەی خۆیان جۆرە سۆسێکی دروست کردووە ئیستاکە سەرمایەکەی چەند ملیۆن دۆلارێکە. گەنجەکانی خۆشمان دەستڕەنگینمان زۆرە پێویستە خۆیان بدۆزنەوە لە هەر بوارێک باکە خۆی دۆزیەوە دەستی پێکرد کە دەستی پێکرد ئەکیت سەرکەوتن چاوەڕێیەکە ئەکیت پێشکەوتن چاوەڕێیەکە بەس وەستانەکە و هەروەستاوی کە دەستە پێکرد فەشەلیش هێناتەوە دەرفەتێکن بۆ ئەوەی ئەم فێستیڤاڵانە
کە ئەو کەسانەی دەستیان پێکردووە لێرە خۆیان بناسیێنن بە دڵنیاییەوە. باشە پشتیوان منەمەوێ باسێکی لایەنە گەشتیاریەکەشی بکەین لەبەرەوەی کە کۆمەڵێک خەڵک لە شوێنێکەوە ڕویان کردە شوێنێکی تر بە کۆمەڵ بێگومان جگە لە سوودی بازرگانی و سوودی ئابووری سوودی گەشتیاریشی هەیە هەرچەندە بڵین ئابووری و گەشتیاری و بازرگانی لێ گرێدراون هەندێجا هەر سنوورەکانیشیان نادیارە. حەزەکەم کاک ئەتا باسێکی سوودە گەشتیاریەکانی ئەم جۆرە فێستیڤاڵانەمان بۆ بکات لەبەرەوەی کەرتی گەشتیاری کەرتێکی گرنگە. کاک ئەتا پێمان بڵێ ئەم فێستیڤاڵانە ئەم جۆرە فێستیڤاڵانە چ سوودێک بە کەرتی گەشتیاری هەرێمی کوردستانە گەێنن. دەستان خۆش بێت دەستخۆشیتان لێکم بۆ پێشکەشکردنە جوانەی کورسات دایمە کورسات پێشانگەن و هەر کارێکیش کە کورسات بیکە خۆی لە خۆیان جوانێکی تایە و ڕێزێکی تایبەتی هەیە و شتێکی جوانە بەخشە وەکو خۆت و کاک پشتیوان کاوا هاتوونیستا ئەم بەرنامە جوانە و ئابووریتانێ ناوتە ئێرە گەشت و گوزاریش پیشەزازیە بەشێکە لە ئابووری ینی بەشێکە لە ژووری بازرگانی بەشێکە لە بازرگانی شاری سلێمانی کە لای ئێمە سێکتەرێکی تازەیە. بەڵێ ئەمەە پێخۆشحاڵ بووم کە هاتم لە کاتی داخڵبوونمان بۆ ئێرە ئەو پاسە گەشتیاریانەمە بینی کە ئەهاتم بۆ ئێرە ئەمە وا ئەکات کە تۆ دایمە بڵێ بەعزێشت لابەری کە هەرەڵێن لە سلێمانی ئیشیتیانە کاریتیانی ئەوانەیتیان نییە یەک کە ئەوانە ئەبینیت کێنە ئێرە سەدانی ئێراکەن و ئەم کوڕە جوانانە لێرە یانە قسە جوانانە لێرە یانم براندە جوانانەی کە ئیسا هەن لێرە ئەمانە هەمووی ئیسپاتی ئەوەکە کە شاری سلێمانی شارێکە لە کوردستان تایبەتە ئێمە جیای ناکەین و کوردستانمان بەگشتی خۆشێ بەڵام شاری سلێمانیش شارێکە خزمەت تەقدیمەکە خزمەت پێشکەشەکە ئاسی ڕۆشنبیری زانیاری گەشت و گوزاریش لە شاری سلێمانیە منەڵە میسا هاوتای شوێنەکانی کەیە هەر حکمی ئەوەشە وای کردووە کە ئیسا گەشت و گوزار لە شاری سلێمانی هەنگاوێکی باشی هێڵێناوە هەر لە شخصی سەرۆکی دەستەی گەشت و گوزار کە دامە احتیمامەیە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار ئێمە وەکو کەرتی تایبەت ئەمانە بەڵێ سوودی زۆرە گەشتیار ڕووەکاتە ئێرە ئێمە ژەتوانین کە ئەم فیستیڤاڵانەی بەڕێستان ویان ئەم کەسانەکە لێرە ئەنجامیان و دروستیەکەن ئێمەژی سپاتی لەکەین ئەی قۆزینەوە بۆ یەکێ ناو پرۆگرامەکانمان ڕۆژێکی دانین بۆ ئەمە یان نیو ڕۆژی بۆ دائەنێن کە گەشتیارانە هێنین بۆ ئێرە بەڕاستی فەخری پێوەکەین بە شاری سلێمانی. جۆرە فستیڤاڵە ئەکرێت دەست پێشخەریکی باش بێ نەک تەنها بۆ گەشتیاری ناوخۆیی هەرێمی کوردستان ئەکرێت لە ناوڕاست و خواروی عێراق و هەروەها لە دەرەوەی عێراقیش پەلکێشی گەشتیار بکە بۆ فستیڤاڵێکی لەم جۆرە. بەڵێ من ئیمڕۆ پێشەوەی بێمە بەرنامەکەی جەنابەت لە کاتی بەیانی کە لە ئۆفیسەکەم بووم چەند کەسێک هاتن بەلامە بۆ بڕینی بلیتی دووەمیان کە لە ڕۆژی جومە ئەگەڕێنەوە لێرەوە بۆ ئێران ئێتە پێم خۆش بخسیان لەگەڵا کەم یەکێ بوون لەوانە لەوە چوتی تۆزێکی عەسرەتان بینم حتامی ژەونە پێ خۆش وتم ئێوەش عەسر منە بینی لێرە یعنی لە ئێرانەوە هاتوون فارسیش بوون لە تارانەوە هاتوون بۆ ئێرە بۆ سەردانیکردنی ئەم فیستیڤاڵانە کاکاتەوە شوێنانە بەڕاستی من ئەوەی لێرەوە داواکەم ئەو بەرپرسانە ئیتر مەحەلی بێ ناو خۆی بێ ژووری بازرگانی بێ لەلای جەنابتانەوە بێ ئەم جۆرە فیستیڤاڵانە وەرکشۆپ هەر ئیڤنتێک کە ئەکەن بۆ شاری سلێمانی خۆی لە خۆیان هێنانی ئەو گەشتیارانەیە کە خاتون باسی کرد ئەوانە کەیان لێرە شەوێگە مێنەوە کە بنە گەشتیار و ئوتێل لەگرن و سوود بۆ ئوتێلەکەیە بێت و بۆ منە بێت وەکو کۆمپانیایەک و بۆ کەرتی تایبەت و ئانی کە یانگوازێتەوە بۆیە دەستخۆشیتان لەکەم ئەمە دەرگایەکی باشە بۆ گەشتیار کە بێنین بۆ کوردستان و شاری سلێمانی. سپاس کاک ئەتا. کاک ئارام شتێک کە خەڵک زۆر باسی لێوە ئەکا ینی بیری لێ ئەکاتەوە لە میدیاکان لە جادە و شەقامەکان بابەتی کارە بە تایبەتی بۆ گەنجان بۆ باسێکی گرنگی ئەم فێستیڤاڵانەمان بۆ ناکەن لە ڕووی ڕەخساندنی هەلی کارەوە جا هەلی کارەکە ئەگەر کاتی بێ یان هەمیشەی ئەگەر نمونەشتان لایە بۆمان باسکەن ئایا ئەم فێستیڤاڵانە بوونە هۆی ئەوەی کە خەڵکێک بتوانێت کار و بزنسی خۆی بخاتەگەڕ؟ هەلی کار بەداخەوە حکوومەت ئەبێ خەڵک ئاراستە بکات چکە دەسەڵات لای حکوومەتە تا ئێستا ئاراستەکردنێکی دروستی گەشەی ئابووریمان نەدیوە لە 30 ساڵی ڕابردوو هەتا ئێمڕۆ ئێمە هەموو شتێکمانەیە و هیچ شتێکمان نییە ئەکرێ سوود لە سروشت ببینین ئەکرێت سوود لە توانای گەنجەکان ببینین ئەکرێت سوود لە جوگرافیای شوێنەکەمان ببینین ئەو شوێنانەی کە گەشتیار ڕووی تێیەکە یا بەرهەمێکیانەیە کە بە هەموو عالەما بڵاو بۆتەوە هەروەکو ئێمن بەس ئاراستەکردنەکەی زۆر گرنگە ئاسانکاری پرۆسیجەری پێدانی مۆڵەتی کارکردن لە چێشخانەیەکەوە بۆ کارگەیەک بۆ کۆمپانیایەک بۆ پرۆژەیەک غەڵەتە
خەڵکی تووشی شەلل کردووە گەنجەکانی تووشی شەلل کردووە ساحب سەرمایه‌دارەکانی تووشی شەلل کردووە بۆیە سەرمایه‌دار ڕاکە گەنج ڕاکە لێرە پێویستمان بە چاوپێخشانەوەیە بۆ گۆڕینی سەرجەم ڕێکارەکان ناکرێت گەنجێک داوای کارێ بکە خۆی بێوێ کارێ بکە مۆڵەتەکەی چەند ساڵێک بخایێنێ لە هەر وڵاتێک و شوێنێکی تر بێ ئەو گەنجانەی کە ئەوێ کارێ بکە دەستی ئەگرن لێرە کە هەچ کەسێ ویستی کارێ بکات جارێ باجی لێسەرن هێشتا لە سەر پێی خۆی ناڕوە قاچێشکێنن بۆیە مەجبورە ڕابکە لە دەریاکانە ئەوە حاڵی هەڵبەتە باشە کرد کە هەم تۆ هەم کاک ئەتا ئەگەر گرفتێک هەیە دەبێ بیخێنە ڕوو ڕاستی ئەمە لە ئێوارەیەکی خۆشی ئەم فێستیڤاڵیان واروها پرۆگرامی شابووری پێشکەشەکەین هەڵبەتە ئەو دیوانەی کە دیوێکن پێویستی بەڕەخنەیە بۆی چاکرێت ئێرە سەکۆیەکە کورسات سەکۆیەکە بۆی ئێوە بتواننتیایە دەست بخەنە سەر برینەکان سەبارەت بەو گرفتانی کە باسی کرد بۆ کەرتی کار و بازاڕی کار و هەلی کار هەیە بەڵام ئەگەر ببینی فیسیڤالێکی لەم جۆرە تەنانەت ئەم کۆشکەی پشتەوەی تۆ حوت خاتوونی گەنج شتایە کار دەکە ئەم فیسیڤالە تا چەند دەتوانێت گەنجێکی زۆر بخاتە کارەوە ئەم فیسیڤالە و هاوشێوەکانی هەڵبەتە تا چەند ڕۆڵی ئەبێت تا ڕادەیەک بازاڕی کار جوڵەی زیاتری تێبکە هەموو جوڵەیەکی فیستیڤالێک پێشانگایەک ئەم فیستیڤالە بە نمونە بگرین باش گەنجێک لە ماڵەوە لەوانەیە خواردنێکی بۆ خۆی یا خێزانەکەی دروست کرد بێ ئەلێرە کە خۆی تاقیەکاتەوە ئەگەر بە شێوەیەکی ئاسایی بێ 10 ساڵیەوێت تا خەڵگەی ناسێ لە چەند ڕۆژێکە لێرە 100,000 کەس سەردانی کردبێ یعنی شەوتی 10 ساڵی سەریعی بڕیوە براندەکەی بە خەڵک ناسانووە گرنگی فیستیڤاڵ و پێشانگاکان سەریعکردنی ناساندنی هەم کاڵاکەیە هەم کڕیارەکەیە لەبەر ئەوە بەڕاستی گرنگە لە هەموو بوارەکانە پێشەنگا فیستیڤاڵ ناساندن و براسکردنی توانای گەنجەکان هەموو شارێک گەنجی هەیە ئەم گەنجانە هەلی کاریشەیە پێداویستەکانی بازار مساوین دایمە ئەمە ئەڵێمە مساوین بە گەنجەکان کە ئێمە گەنجەکانمان بێکارن کەواتە ئاراستەکەمان غەڵەتە ئەبێ بزانیت چۆن بیان خەینە سەر دروست کە واروەها و سنجی مۆزەفم هەیە لە 3 شوێن کارەکات ئەو ئەخیر شوێن کە کارەکات لی خەڵکی ئێرە نییە بە حرەس لە شوێنێکە مۆبایلەکەی خسوودە سەر بەرنمەیە کە یەکێ بە ڕێگاکە هەڕۆی ئەم خەبەری بێتەوە بەیانە لە لای من کارەکە و نیوەڕۆژ لە شوێنێکی تر لە تەڵەبات کارەکات بۆ ئەو سێکاری دەستکەوتووە بۆ گەنجێکی خۆمان کاری دەست دەکەوتووە گەورەترین هەڵەی وەزە خوێندنی باڵا هەموو خەڵکی گەنجەکانی کردو بە مهندیس جاران مهندیس ئەوانە بوون کە توانای هەندەسەیان هەبێ یعنی عقلی بەڕێوەبردننی پرۆژەی وایە بێ ئێمە کە کابرا پەنجای هەیە بۆ بەپارە سکەڵی بەرزەکەیتەوە ئەیکەی بۆ مهندیس ئەگەر بەپارە تۆ بەرزە نەکردایەتەوە لای منی شەکرد مانگی بە 500,000 مهندیس ناتوانێت ئەوەی کاکاران باسی کرد ڕەنگە لەم فستیڤالانە خەڵکێکە بێت شربەتێکی فرێژ یا خواردنێک یا لە هەر یەکێک لەم کۆشکانە کار بکە شادەیەکی بەرزیشیە بێ بەڵام بەم کارە ئازادی کە خۆی دایمەزراندۆ ڕەنگە حڕتر بێ و پێی خۆشتر بێ پەرە بەمە بدات. ئێستا کاک ئارام لە میانی قسەکانیا بە نەرمی ئامارێکی فستیڤالەکەشی خستە ڕووباسی 100,000 کەسی کرد کە سەردانی فستیڤالەکەیان کردو بێگومان لە ماوەی ئەم 4 ڕۆژەیە زیاتر لە 100,000 کەس سەردانی ئەم فستیڤالەیان کردووە کە ئەمە جگە لەو سوودە بازرگانیانە کە کاک ئارام باسی کرد ینی چوونی ژمارەی زۆری لەو شێوەیە بۆ شوێنێک ئەمە گەشتیاری دەرەکی و ناوخۆیە 100,000 کەسەکە کاک ئەتا تا چەند ئێمە کەرتی گەشتیاریەکەمان لە هەرێمی کوردستان توانیوێتی سوود لە فستیڤالەکان ببینێت بۆ ئەوەی کە پەرە بە کەرتەکە بات بۆ نمونە ئەم ساڵی 2024 دە فستیڤال لە پارێزگای سلەیمانی کراوە و ئەنجام درراوە تا چەند توانیمانە توانای ئەومان هەیە زیاتر لەو ڕێگەیەوە گەشتیان ڕابکێشین بۆ هەرێمی کوردستان یەک کۆمنتی بچووکم هەیە لەسەر پرسیاری پێشووتر کەوتمیژە بەشێکم لە کاگاران پیشەسازی گەشت و گوزاری
هەر خۆتان ئەگەر سەری براندەکان بکەنی سا لێرە ئەم براندانە هەمان ئیسا لە شوێنی خۆی سابتی خۆی سا کارەکە ئەوانەی کە هێناوێتی لە لقیی وانە ئیسا لقەکانی هێناوە یان ئەو کەسانی هێناوە کە نوێنەراتی ئەوەکە خۆی لە خۆی ئەمە هەلیکارە بۆ دۆزینەوەی هەلیکار بۆ گەنجانانەی لە ڕێی ئەو کارمەندانەی کە هەیەی وتێتی تۆ فلانە کەس ئەو برای هێنێ ئەو خوشکێنێ بۆ نمونەی سام کۆشکی کە بەڕێزیوتی لە دو حوتی لێلەوە چ لە ئەستا خۆی سا لە شوێنەکەی خۆیان 15-20 کەسی کەشێ ئەمە هێنا ئەمە خۆی لە خۆیان ئەمە هەلیکارەکە بۆ گەنجان و هەرو سەکۆیش کە جەنابە باسیەکەی ئیسا پێ دەڵێم لە دوای جوابارەوەی ئەوە هەنێشتی بچووک هەیە کە ئەتوانی ئەویشی حەلیکەین بەڵێ دروستکردنی ئەم ویستیفاڵانە ئەم کۆربەندانە پێشەنگاکانی ئێرە باسی گرنگی پێشەنگای گشت ئەوەی تاستوجە بکەین کە ساڵانە ئەکرێت لە هەموو بوارەکانە جابواری تەلارسازی بێ بواری خواردن بێ بواری گەشت و گوزار بێ ئەمانە خۆی لە خۆیە کە وەختێکە ئەمە ئەبێت ئێمەش بەرنامە وەرەگرین لەلایەن ژووری بازرگانێ و کە زۆر سپاسیاکان هەل لە بیدایەت و تا ئیستا و ستافی پێشووتریان و ئەم ستافیان زۆر چالاکن کە لە کاتی هەر بۆنەیەکە بە ئێماڵێن ئێمەش لە ڕێی خۆمانە و لەسەر پێشنیارەکانی ئەوان بڵاویەکەینەوە ئەخینە بەرنمەکانی خۆمانەوە دیعایی بووەکەین کە فلانە شوێنەمەیە من لە فەیسبوکی خۆما باسی ئەمەم کردووە کە ئەم شتێکی تایبە دەبێ ئەم ویستیڤاڵە بۆچکە سوور ئەزانم ئەوانەی کە پێساون و سەرپەرشتیکردن و سپۆنسەریان لەلایەن کورساتی بەڕێزەوە ئەزانم کە خەڵکێکی باش دێت و ئەوانە کە یەنە ئێرە هەمان براندی باشن خۆی لە خۆی ئەمەوە کات ئێمەش گەشتیارێکی باش بێنی کە گەشتیارەکە هات سوودی لێەکەم من لە هەر لە بلیتی تارەکە کە بۆیە برم لە نەقلەکەی و کایکەم لە مەتارە بۆ ئوتێلەکە بە بۆنەی تۆ بەرنمەیەکی بۆ دروستەکەم 2 ڕۆژە و 3 ڕۆژە لە هوتێلەکە قازانجی دەکەم بەڵێ ئەمە سوودێکی زۆر هەیە و کەتی گەشتیاری توانی وشێتی لە بەتایبەتی لە کاتی بۆنەکانە لە کاتی ویستیفاڵەکانە لە سەیتەرەکانە لە بازگەکانە هاوشانی برایانمان لەوێ هاوکاری ئەم گەشتیارانە بن کە ڕۆکەنە ئەم شوێنانە وەکو وشتیشتان ئێرە جێی سەکۆیە کە بۆمانە من تەنها تەکلیفمان ئەوەیە کە ئەم ئیڤنتانە یان ئەم ویستیفاڵانە لە دەرەوە ئەکەون هاوکاریەکە بێت لە نێوان شارەوانی و ئەو گروپاتانیەتە ئێرە وڵاوەیەکە لە پرسیارەکانمە تا چەند هەماهەنگی هەیە هەماهەنگی وەکو هاوان گروپە گەشتیارەکان واروەها ئێوە وەکو با بڵێن ناوەندێکی ڕستمیکەیەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیارین واروها جیهەتی ڕسمی حکومی تا چەند هەماهەنگی هەیە بۆ کردنەوەی پێشانگایانە پێشوەختە بۆی بازارگەریەکی باشتری بۆ بڵێ ئێمە وەکو کەرتی گەشتیاری ببوورە نەکەس پێمانەوە نەیشتێ تەناهشت کە پێمانەڵێن ژووری بازرگانێ سپاسیانە بە هیچ ئەم ستافە تازای ئیستا هەموو شتێکمان پێڵێن بەشداریمان پێکەن لە زۆربەی شتەکانە لە دانیشتەکانە وەکو هەماهەنگی هیچ هەماهەنگێنێ من خوشکی بەڕێزم لێلاخان کە زۆربەی ئینەکان لای ئەوەکرێت چەند جارێ دانیشتین بەڵام ئەمانە ناتوتە لای ئەمەتر ئایا شوێنێکیکە مویمەوەی هەر کەسێ بیکە بۆ سلێمانی سلێمانی جوانەکەی سلێمانی پیشان ناو بەبێ کەم و کوڕی بێ بەڵام هەموو شێکیژە کەم و کوڕی خۆی ڕایەوەی کە تا ڕادەیەک هەمانگیەکە نییە کە دواتر پرسیاری واکەم چۆن هەماهەنگی دروست بکەین لە نێوان ئەو جیهەتانە زۆر ئەوەی کە لە توێ و کاگارامیش بینیم زۆر دڵتان بەم فستیڤالە خۆش بوو کەواتە ئەگەر هەمانگیە بێ و نەبێ هەر بە فستیڤاڵی خۆتانی ێزان دڵتان بەوە خۆشە کاکاریش دڵم پێ خۆی بەڵام یەک هینی بچووکم هەیە هەماهەنگی ئەوەیە ئەم ئیدارەی ئەم پارکە بەڕێزە ئەوانەی کە ئەبینێ بە پاسی گەشتیاری یەن وەکو کەسانی کە وەکو سیارەکانی کە سێریکەن هەر با پێنسەکە لە وەرگێ باوەڕ هەبێ 10,000 و 15,000 بە تایبەتی لە برایانی عەرەب و ئەمانە وەرەگرن شوێنانی کە ئەچی بۆ نمونە بچۆ مەژدیمە بچۆ شوێنەکانی کە پارە ئێن بە پاسەکان ئەم لێرە پارەی زیاشی لێبرێ من پێش و ئەمە چەنها ویستیفاڵەمە چەنەها پاسم داخڵ کردووە هاتووە و ڕۆشتووە هەموو پاسێ ڕۆشتۆ هاتووە 15,000 لەسەر من نووسیوە ئەمە یەکێکە لەو شتانە دوو ئەوەی کە پێشنیارێکم ئەوانەی بەشدارە بن لەم شوێنانە ئیتر چێ سپۆنسەریانەکە و چێنیانەکە ناوەکانیان هەبێ بۆ کاتی دانانی باج و ماچ یارمەتیان بن لە کاتی باشدانانە یارمەتیانمە زۆر باشە پشتیوان پرسیاری دواتر بکە حەزەکەی لە بەرەویست پرسیارە بکەیت دواتر ئەچینە لای پەیامنێرمان ڕێبازیش هەندێک لە خاوەن کۆشکەکان و کەسانە کە بەشداریان کردو لە ئامادەی بگرم دواتر پرسیارەکە ئەتوانیت تۆ پرسیارەکەت بکەیت دواتر چینە لای ڕێباز کاکارام ئێمە باسی فستیڤالەکەمان کردووە ئەوەی کە هەیە ئەو کەسانی ئەو ناوە بازرگانیانەی بەشدارن لەم جۆرە فستیڤال و پێشانگایانە وەکو ژووری بازرگانی تا چەند هەماهەنگیتان لەگەڵم بازرگانانە هەیە و تا چەند ئەگەر گرفتێک هەبێ لە بەردەم کەرتی بازرگانی ئێوە ئاگادارن واروەها بە دوواداچوونەکەن بۆی کێشەکانیان چارەسەر بکەن ئێمە وەکو ژووری بازرگانی سەکۆیە کە بۆ هەموو کەسێک کە جوڵەیەکی بازرگانی بکات هەموو شاری سلێمانی هەر کەسێک گرفتێکی هەبێ ئەندامی ئێمە بێ ئێمە بە دوواداچوونەکەین بۆ ئەو بەڕێوەبەرایەتیە ئەگەر کارەکەی یاسایی بێ
هاوکاریەکەین کە ئیشەکەی جێبەجێ بکە بەس تێبینیەکم هەیە لەسەر ئەم فیستیڤاڵانە ئەگەر ساڵانە جەدۆلەکەی بۆ دانەنرێ ئیسە لە وڵاتانی تر لە ساڵەکە لە تاریخی ئەمەنەی مانگی ئەمەنەیە ئەم فیستیڤاڵا کرێ خەڵک بەرنامەدانێ لە کاتی ئۆتڵەکانیە حساب بکا بچێ بۆ دوورمەودا بۆ دوورمەودا ئەمەی کەر جارێک لە مانگی سیا بکرێ جارە لە مانگی حەودا بکرێ ئەمە تۆزێک مشکلە دروستەکە بۆ سەردانی کەران کۆمنتێکیش کە هەیە کاک ئارام هەر ئێستا لە ئەسنای بەرنامەکە کێمە پرسیار لە جەنابەت و کاک ئەتاکەین هەندێک جال سنووری پرسیارەکان دیاری ناکرێ نازانی لەکوێیە ئابووری لەکوێ گەشتیاریە لەکوێ بازرگانیە لەکوێ گەشتیاریە پێم وایە خەڵکی زۆر گرنگە هەبوونی ئەو هەماهەنگی و هەبوونی ئەو پلانە بۆ فێستیڤاڵەکان هەڵبەت گرێدراون پێکەوە وەکو پێشتریش زریان خان باسی کرد ئەوەی کە مەبەستە لەم فێستیڤاڵانە لە ڕابردووە بینیومانە کە چەندین پێشانگە و فێستیڤاڵ لە شاری سلێمانی و لە پارێزگاکانی تریش بەڕێوە چووە پێتان وایە کاکارام ئامانجە ئابووری بازرگانەکانی خۆی پێکاوە بە دڵنیاییەوە تا ڕادەیەک پێکاوێتی بەس ڕۆشنبیری ناو لە با بڵێن لە کوردستان بەگشتی کەمترە وەک لە وڵاتانی تر ئێستا گەورەترین ئەو کێشانەی کە لە محکەمەیە کەسێک ناویشی داناوە و کاری کردووە دوای شاگردەکەی خۆی یا کەسێک چاوی لێ کردووە ئەوەی کە چاوی لێ کردووە ئێستا حەجمی گەورەترە لە ئەسڵەکە ئەو ئەڵێ من ئەو ناوە وەختی خۆی من یەکەم جار دروستم کردووە پێش ئەوەی داوا لە گەنجەکانەکەم پێش دەست پێ بکات ناوەکەی تۆمار بکات بۆ ئەوەی حیمایی ئەوەی هەبێ کە سبەینێ خۆی خاوەنی بێت ئەو مارکە گەورەکان عالەمیەکان ئێستا هەمووی وەکو ئەمان دەستیان پێکردووە ئەم مارکانەی ئێستا کە لێرە ئەیبینی کە ئیمڕۆژ دەستی پێکردوێ لەوانەیە 10 ساڵیکە ژمارەیەک بێ سەرمایەکەی ڕقمێکی خەیاڵی بێ باشە کاک ئاتا ئەگەر بۆ نمونە ئەو پلانە کە باستان کرد هەبێت بۆ بەڕێوەچوونی فێستیڤاڵەکان لە برێم شوێنانە شوێنی سەرنجڕاکێشن بۆ کەسانەکە لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەژین ئێوە ئەتوانن لە ڕێگەی کۆمپانیاکان لە ڕێگەی کەرتی گەشتیاریەوە بۆ نمونە هاوڵاتیانی پارێزگاکانی تر بە تۆزێ هەنگاوەکەمان گەورەتر بێ هاوڵاتیانی دەرەوەی عێراق پەلکێش بکەن بۆ ناو فێستیڤاڵەکە بۆی ئاشنا ببن بە کار و بزنسەکان و شوێنە گەشتیاریەکانی هەرێمیش ببینن بەڵێ حتمما لەگەر هەماهەنگی هەبێت لەنێوان لایانی پەیوەندیدارە کارەکە پێرفێکترە بێت زۆر جوانترە بێتەوە وەختەی هەر کەسە ئەتوانیە لە لای خۆیەوە کە چیەکەوێتە سەری وەکو واجبێ من واجبەکەی من ئەوەیە کە مۆڵەتێکم هەیە لەلایەن وەزارەتی گشتی گەشت و گوزار و شارەوانی گشتی گەشت و گوزار و ئەمانەم هەیە ئەبێ کارەکەم بۆ ئەوە بکەم کارەکەم بکەم بۆ سلێمانی وەکو جەنابەت ئەبێ بێ منیش سلێمانی بۆ ڕۆژوانەی پێی پیشانم کە سلێمانی بەڵێ هیچ فەرقێکی نییە لەگەڵ شارەکانی کەیا و ئەم تایبەتمەندیانی لە سلێمانی هەیە لەوەی لە زۆر شوێنیکانێ بێ وەکو کاگاران فەرمی زۆربەی زۆری خواردن هەیە لای ئێمە لە شارەکانی کە نییە ئەگەر هەژبێ لەوە چێ بەم چێژەی سلێمانی نەبێ بەڵام خۆیمە هەر ناچین هەر فۆکس خینە سەر خواردنەکە بەڵێ تۆ ئەم پێشانگایەکەکەیتەوە لێرە گەورەترین تایبەتمەندی خۆی هەیە فیستیڤاڵە بۆ منە توانم وەکو ئەرزم کردی یەکێک لە بەرنمەکانم ڕۆژێ لە بەرنمەکانم هەر کە لە دوای نیۆڕۆیت لە باتی بچمە شوێنیکە یان لە شوێنیکەوە زووترە گەڕێمەوە هەر لە ئێوارە تا شەو لێرە بەسەرێ بە من چکە بێ گەشتیاری ئێمە کە زیاترە هێنین من وەکو کۆمپانیاکەی خۆم دایمەکە هێنم زۆربەی زۆری گەشتیاری ئێمە لە وڵاتی تورکیا و ئێرانەوەی دوای ئەوە اعتیمادەکەن سەر ناوەڕاست و باشووری عێراق بۆیە بەڵێ بوونی ئەمانەیان پێشووتر ئەگەر بەنامەمە بەنێو ساڵانە من جەدوەلی کارەکانی خۆم هەبێ تایم تێبڵم هەبێ ئەزانم چۆن بەرنمەکانی بۆ داڕێژم سپاسجا پشتیوان ئێستا لەگەڵ بینەرانمان و هەروەها بە هاوڕێی میوانەکانمان ئەمانە بچینە لای ڕێباسی وای پەیامنێرمان لە گۆشەیەکی تر لە سوچێکی تری فێستیڤاڵەکە میوان وەرئەگرێ با بزانێکین لە شوێنەکانی تری فێستیڤاڵەکە چ باسە ڕێباس سڵاوت لێبێ پێمان بڵێ کە لای تۆ چی هەیە بەڵێ زریان پشتیوان بێگومان پەیتا ژمارە و کەسانەی کە دەیانەوێت بەشدار بن لە فێستیڤاڵی دەروازەی سلێمانی دێنە پارکی هەواری شار و وردە و شوێنانشی کە لێرە لە کەپرەکاندا بەشدارن چ بە خواردن بێیان بەو کەرستە و بابەتانەی تر کە بەشدارن لە فێستیڤاڵەکە ئامادەکاری یەکەن بۆ ئەوەی لە ئێستا کە سەرەتای دەستپێکی فێستیڤاڵەکەی تا سعات 12 شەو پێشوازی لەو میوانانە بکەن کە دێنە پارکی هەواری شار و لێرە هەم کەپرەکان و شوێنەکان بەسەر دەکەنەوە و هەم خواردن دەخۆنیان شتێک دەکڕن لەوان واتەوان
ئامادەکاری تەواو دەکەن بۆی تا 12 شەو لێرە پێشوازی لە میوانەکانیان بکەن. جا من لەسرم چەند ڕۆژەی ڕابردووی فێستیڤاڵەکە و لەسەر ئامادەکارەکانی ئەم ڕۆژ لەگەڵ کاک ڕێژوان مەریوان قسە دەکەم کە سەرپەرشتیارە لێرە. کاک ڕێژوان پێمان بڵێ تا ئێستا وەرزی فێستیڤاڵەکە چۆنە؟ سپاس بەخوا ئەمڕۆ چوارم ڕۆژی فێستیڤاڵەکەمانە بەر شێوەیەکی زۆر باش پێشوازیەکی زۆر باشی لێکرا لەلایەن هاوڵاتیان و سەردانی کەرانی سلێمانی و هەم دەرەوەی سلێمانی و خواری و عێراقیش بەگشتی زۆر باش ڕۆشتووە. چەند کەس تا ئێستاوەی ئەوش ئامارێکتان لایە کە هاتبێتە فێستیڤاڵەکە؟ وەکو ئامارە سەرەتایەکانی کەلامانە با بڵێن لە دەرگای سەرەکی پارکی هەواری شارۆکە هاتوون وەکو ئامارێکی سەرەتایی بۆ ئێمە بە نزیکەی ڕۆژانە 13 بۆ 15,000 کەس بە نزیکەی هاتوونەتە فێستیڤاڵەکە و سەردانی ئێرەیان کردو. نزیکە بە تۆ لە چەند لەو 4 ڕۆژە؟ بە نزیکەی ئەتوانم بڵم لە نزیکەی 6,000 کەس سەردانی کردووە نزیکەی. کەسانێک کە دێنە ئێرە ئەتوانن چی بکڕنیان چی تاقیکەنەوە جگە لە کەشوهوای پارکی هەواری شار؟ لێرە وەکو خۆتان نەیبینن چەندەها بڕاندی جیاوازی تایە تەنها تایبەت نییە بە خواردن و خواردنەوە چەندەها بڕاندی جیاوازی تایە بۆ نمونە دکتۆری تایبەتمان لە بە گەشەی منداڵان سەیدەلێی تێدا عقارەتی تێدایە نووسنگی گەشت و گوزاری تێدایە خواردنی دەستی خانمانی کوردی کە تام و چێژێکی ڕەسەنی کوردەواریە بێزگە لەو بڕاندانەی تریش کە لێرە وەکو چێشخانەکان وەکو ئەو بڕاندە فاسفودانێک کە لێرن شیرینی و قاوەخانەشی لێ هەمویان ناوخۆین یان دەرەوشی ئەتوانم بڵێم لە سای هەشتای بڕاندەکان ناوخۆین و با بڵێن ئەو بڕاندەکان بە گشتی هەمیان خاوەنەکانیان کوردن و بە تایبەتیش خەڵکی سلێمانی بەڵامانێت لە بڕاندەکان فرانچایز کراون لە با بڵێن لە ڕۆژهەڵات یان لە ڕۆژاوە. فێستیڤاڵی ئێوە فێستیڤاڵێکی وەرزیە یان ساڵانە ئاکرێتەوە؟ ئێمە خۆمان وەکو ئامادەکارانی فێستیڤاڵەکە بە ئێمە بەپێی بارودۆخ بەپێی کەشوهەوا ینی بیر لەواکەنەوەکە چالاکی ئەگەر کەم بێ لە سلێمانی هەوڵەدەین بەپی ئەوەی کە سلێمانی خۆی شاری ڕۆشنبیریە پایتەختی ڕۆشنبیریە هەوڵین بۆی کە بتوانین لە سلێمانیا هەیەجانە دروستکەینەوە بژانەوەی دروستکەینەوە هەم بۆ دەستی کار هەم بۆ خاوەنکارەکان هەم بۆ خەڵکیش کە بێن چێژوەر بگرن. باشتایە لە پرۆسەکە ڕازینەوەی کە بەشدارن بەگشتی لەخوا بە زیابێ هەمیان ڕازین سەردانی وەکو سەردانیکەرێکی باشی لێ بڕاندەکان بڕاندی باشن لێرە خاوەنکاری زۆر باش و لێ هاتووشیان هەیە. خزمەتان بەخێربێن سەرچاو. من دەمەوێت لێرە هەم دیمەنێکی ناو فێستیڤاڵەکە بگوازمەوە و هەم ئەوانشی کە لێرە بە خواردنی جۆرا و جۆر یان بە بابەتی جۆرا و جۆر بەشدارن لێرە بۆ بینەرانی کورسات نیوزی بخەمە ڕوو. خاتون سڵاو لێبێ ئەگەر ئێوە چیتان ئامادە کردووە ئەمڕۆ بۆ فێستیڤاڵەکە؟ سەرەتا بەخێربێن خۆشحاڵ بووم وڵا خواردنەکانمان کوردەواریە یاپراخی سڵقە گەڵامێوە شفتەیە بۆرەکە کوبەیە بریانیە و لەگەڵ فاسۆلیا و تەپسی و برنج و مریشکە. زۆر باشە چیتان زۆر تایبەتە کەسێک کە هاتە ئێرە یەکسەر؟ وەڵایی شفتەکەمان. بۆچی؟ وەڵی شفتەکە بە هینی کۆن دروستیەکەین بەهی داپیرم خوافریکا زۆر خۆش شفتەی دروستەکە شفتەکە جیاوازە هەم قیمەی خۆماڵیشە بەیانی زووەچی نەهێنین و بە تازایی لێرە سووریەکەینەوە. داپیرە خوافریکا لە کوێ دروستیەکە؟ وڵا لە هەڵەبجەی شەید لەوێ دروستیە کرد خەڵکی ئەوێ بوو ئیتر بە دەستاوێک و بە هینی خۆی هەر کۆنیش خواردنی کۆن خۆشتر بوو تاوەکو لە ئێستا ئەم فاسفود و ئەم شتانە تێکی یاوە. زۆر باشە. تایبەتمەندی ئەوە چی یانێ گەرێسە ئێمە خۆمان لە ماڵەوە شفتە دروستکەین تامیەوەیەوە نایە؟ وەڵاهی لەوانەیە بڵێم دەساوەکە فەرقی هەیە خۆی بەڵێ وایە هەر نەفەرە و خواردنێک دروستەکە بە جیاوازی بەڵام دەساوەکە زۆر جیاوازە. مەسە بۆ نە من کە بۆرەکەم بینیوە هەمان شێوەی من دروستیان کردو بەڵام کە خۆم بۆرەکەکەم کردو جیاواز بووە دەساوەکەی فەرقەیە بەڵامی تر بەوە شەیە چ بەهاراتێکی تێەکەی کەرەوزی تێەکەی ئەوانە هیوای ئێستا کەرەوزی تێناکە هیوای پەتاتی زۆری تێکە ئاردی زۆری تێکە هەم بە نوعیانی هەر ماڵە و جۆرێکی کات. وتی دۆکەمان زۆر تایبەتە بۆچی تایبەت؟ وڵا دۆکەمان هینە بەهاراتێکی تایبەتی بۆ هێنن لە ئێرانەوە بەهاراتی دۆیە ئێمە لێرە بە نەمان بیستۆ بەهاراتی دۆ کە یەک دنیا سەوزەواتی خۆی تایە لەگەڵ وەشوی دەرتیەکەین لەگەڵ گوڵی تێکەین تامەکەی ناگۆڕێ بەستەنها بۆ جوانکاریە و دۆکەش لە شوێنێکی تایبەتەوە هێنین خۆماڵیە کوردیە ئیشەڵا تامی بکەن بەشیمان نابنەوە. ئەی خەڵک هەیە خۆی بێت لێتان پرسێ بڵە چی بخۆم؟ ئەرەوەڵا ئەڵێن کام خواردنەتان لە هەمووی خۆشتە بزانین ئەوە بخۆن ئێمەشتر پێڵێن ئەڵێن بەڵی خۆتان ئەگەر مشەکەلتانەوێ با مشەکەل بێ ئەگەریش ناتانەوێ هەر خۆی بەپێی خواستە هیوایە حەزی لە شفتەکەی وا حەزە لە پراخ شتەکەیە تر برنج و مریشکەکەشمان ئەوش بە شێوازی تایبەت دەکرێت.
چاکە شەر تایبەتە بەڵێ بەڵێ چاگەش لەوانەی ترا بە هینی خۆیان بە هی ئێمە نییە ئێمە هەر کەس بە نانی خۆی ناڵێ سوێر هەر کەسە و بە شتێکی تایبەتی خۆی بەسەن ئەڕۆم بۆ شوێنی چایەکانی تر بەجەڵەن ئەوەی ئێوە خۆشترە ئێمە چایەکەمان تایبەتە بەڵێ سپاس دیارە یاپراخ و ئەو بابەتانەی ترکە پیا و حەزی لێ نییە و هەنێ خەڵکێ بە تایبەت حەزیان لێتی کردویانە بە گەڵامێویش کردویانە و بە سڵقیش ئەمەش لێرەی کوڵێن تایبەتمەندێکی وڵی ئەویش سەوزی تایبەت لە ئێرانەوە بۆیە هێنین با ئەم پرسیارە بکەم هیچ پیاوێک یاپراخی خواردووە لێرە واللهی ئەو جارەکەی فیسیڤالەکەی تر وتمان هینە وتمان کەس حەزی لە یاپراخ نییە لە کۆمنتان نووسی بیان وەڵاوانیە ئێمە زۆر حەزمان لە یاپراخە بەڵام فەرقی هەیە هیوا هەیە زۆری حەز لێ هیوا هەیە حەزی لێ نییە بەخواستە پیاوەکانیش حەزیان لێتی بەڵام بەخواستە زیاتر ژن لە ئێوەی کڕیان پیاو بەڵێ لەبەری تۆ ژنی فرۆشی پیاوەی کڕیان وڵای ئەمە پێیشمان لەگەڵایە بەڵام بەپێ ئەوە نییە بەڵام تر خواستی زۆری لەسرە خۆی ئەپۆیە زۆتر فاسفودەکان بڕشتایە بەڵام کوردەواریەکانیش لەخوا بەزیابێ نەڕۆشتویانی ئەوە نییە بڵێ هەر ئەفرۆشێ کوردەواریەکانیش جا لێرە زۆرینەی ئەم شوێنانەی کە خواردن و شیرینی و کەرەسەی جیاوازی تایە هەمویان کراونەتەوە و ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەوەی لێسە بەدوواکە قەرباڵغە بێ دێرە ئەمان ئامادەکاری خۆیان کردبێ هەر کەسێک هات بتوانن پێشوازی لێ بکەن و چ شیرینی بێ چ خواردن بێ پێشکەشیە و میوانانەی بکەن کە دێنە ئێرە سڵاو لێ بێ ئێوە شیرینیتان ئێوانێ چەند جۆری شیرینتان ئەگەر بیت ئێرە سپاسەکەم وڵایی جۆرا زۆری زۆرمان هەیە ئەوە هەموو نوعاتەکانمانە ئەمانە نوعاتەکانە چ شیرینێک زۆر تایبەتە کە خەڵکێت لێرە داوای وڵایی ئێمە زیاتر خۆمان بە پاقلاوی کلاسیک و برمەی کلاسیک بەناوبانی لە ساڵی هەفتەوە هەر ئەومان زیاتر بەوە بەناوبان بوو ئێوە خۆتان با بڵێن پێشنیاز بۆ خەڵکەکەن کە بێت لێرە لای ئەو شیرینی بڵێن ئەوە خۆشترە وڵایی هیوا هەیە ئەڵێ بەڕێی تۆ کامی خۆشترە ئیتر ئێمەش بۆی پێشنیارەرین کامە هەڵگرێت یا هەڵینێت زۆر سپاس بەڵە دیارێرە خەریکە قەرباڵغە بێت با بڵێن ئەو کەسانەی کە دێنە ئێرە هەوڵ دەدەن بەشێکی زۆری ئەو خواردن و شیرینی و ئەو بابەتانەی کە لێرەن تاقی بکەنەوە چونکە فستیڤالەکە تایبەتە و خواردن و تامی زۆر جیاوازی تایە بەڵێ زریان دەگەڕێم وەلایەوە بەڵێ دەستخۆش پەیامنێرمان ڕێباسیوە دەستخۆش بێ ڕێباز ماندوونە بی سپاس گۆشەیەکی تری فستیڤالەکەت بۆ گواستینەوە ڕێبازیوە سپاس ڕێباز هەڵبەتە پەیامنێرانی کورسات نیوز ماندوونە ناسانە بە درێژایان 5 ڕۆژە ماڵێکی جوان و پرۆفێشناڵ و زۆر باشی فستیڤالەکەیان کردووە واروەها ئەو دیوەی فستیڤاڵیان پیشانداوە کە بۆ خەڵک گرنگە هەم قەرەباڵغی فستیڤالەکە هەم جوانی فستیڤالەکە و لە هەر گۆشەیەکیان فستیڤالەوە دەڕوانیت پڕە لە جوانی پڕە لە ڕۆحێتی کارکردن واروەها خەڵکی شێسە پەیتا پەیتا زۆر زیایی کردووە بەڵێ پشتیوان بەراورد بۆ کاتە کە هاتین ئێستای تر خەڵک لای میوانەکان کاک ئەتا ئەبینین سلێمانی کۆمەڵێک چالاکی لە خۆوەگرێ ساڵان کۆمەڵێک ئیڤنت لە خۆگرێ و دیارترینیان دەبینین لە ئاستی نێودەوڵەتیان لە ڕووی وەبەرهێنان لە ڕووی بازرگانی ئابووری گەشتیاری ئەم چالاکیانە بەم فستیڤالەشەوە چۆن دەتوانن خزمەت بە کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان و واروەها سلێمانی خۆشی بکەن من ئەرزم کردی هەر لە بیداەتی بەرنامەکەمانەوە هەر کۆبنەوەی هەر وەرکشۆبێ هەر ئیڤێنتێ هەر پێشانگایە کە لە سلێمانی ئەکرێ هەر بیسیپاڵی ئەکرێ خۆی لە خۆیان بۆ زیاتر بەڵێ بۆ ناساندنی ئەم براندانەی هەمانە و هەلی کاردۆزینەوەیە خۆی لە خۆشیدا نیشاندانی شوێنە گەشتیارەکانی خۆمانە لەگەڵیا
و تاشێدا کە ئەتوانین ئێمە ئیسفادی لێ بکەین بۆ هێنانی گەشتیان بۆ نمونە ساڵانە چەند پێشنگای لە شاری سلێمانێکە پێشنگای کتێبە پێشنگای دیبی ئەکسە پێشنگای وەبەرهێنانە پێشنگای گەشت و گوزارە خۆی لە خۆیە بدێ نەدەوێت چەندەها سەدەها گەشتیاری بۆ ئەم شارە جا لە شارەکانی کەەوە بێ لە دەرەوەی هەرێمی کوردستان بێ لە دەرەوەی عێراقی فیدراڵ بێ بۆ نمونە ئیستا ئەو پرۆژانەی کە هەمانە ئێمە هەر لە سەرچنارەوە بیگرەکە ئیستا سەرچنار ئەبینی لەگەڵ ساڵانی پێشووترا هەر کاتێکگەچی بەیانیانی بچۆ جمەی گەشتیاری لێدێ دوای نیوەڕوان شەوانە بچۆ یانە پرۆژانەی کە ئیسا بەتەمان لێەوە لە چەقچەق و شەقامی کۆرنیشی لای مەژدی مۆڵ و ئەمانە پرۆژەی کەشت و گوزار ئەمانەکە لە سەر تەوجیهاتی بەڕێز جێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمە لە نێوان وەزارەتی کشت و کاڵ و دەستەی گشتی گەشت و گوزار کە تایدا بژاردنەوەی ئەو کارە دەستیانە و ئەو بەروبوومانەی کە لە دێهاتەکانێکە ئێمە بتوانین سفادەی لەکەن بۆ نمونە بەڕێز لێرە و هەڵەسی ئەچی بۆ تۆڵە بیارە لەگەڵ خۆشەکانە کە ئەبینی چەنەهاشتی کەژەبینی ئەمانە خۆی لە خۆیە هەمووی سێکتەرێکن و ئەبنە فەندیمەنتەڵە بنەمایەک بۆ ئەوەی کە ئێمەش لە گروپاتی گەشتیاری خۆمانە کاتێککە گەشتیارەکەمانێنین فەخری پێوە بکەین کە بڵین ئێمە ژۆک و کورد ئەم شتانەمان هەیە قەوماتی گەورەی گەشتیاری یەکێکە لە ئەساسیەکان ناوچە گەشتیارەکان بەڵێ یەکێکە لە ئەساسیەکان خۆی سلێمانی بەناوبانگە بە خزمەتکردنی گەشتیاریان یان بە میوانیان ئێمە وا هەستەکەین کە میوان دۆستی کاتێکە گەشتیار ئەێنین ئێمە ناڵێن ئێوە لە هاتوونەتە شوێنکە ئێمەڵن لە ماڵی خۆتان لە ماڵی دۆمان ینی واتە باسێکی کاک ئاتا لەسەر ئیزنت هەر لای خۆت بمێنمەوە باسێکی ژمارەی ئەو گەشتیارانە بکەم کە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن کاک ئاتا بەپێی داتا ڕسمیەکان ساڵی 2021 4 ملیۆن کەس 2022 6 ملیۆن کەس و ساڵی 2023 زیاتر لە 7 ملیۆن کەس 7 ملیۆن و 200 هزار گەشتیار ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. ئەزانین کە پلانێکی درێژخایەن هەیە بۆ هەرێمی کوردستان کە تا ساڵی 2030 ژمارەی گەشتیاران بگاتە 20 ملیۆن کەس دوورین لەو ژمارەیە داتای 2024شمان لەبەر دەست نییە ئایا ئەتوانین بگەینە ئەو ئامانجا؟ بەڵێ بەپێی ئەو پیلانە تۆکمەیە کە لەلایەن دەستەی گشتی گەشت و گوزارەوە من زۆر نزیکم لە شخصی بەڕێز خوشی گەورەم ئەمەلخان کە لە زۆربەی گەشتەکانە بێکەوەین ئەو هەوڵانەی کە ئەوەیدا ئەو پلانانەی کە بۆی دانێت و خراوەتە بەردەستی بەڵێ من متەفاعلم کاگەینە ئەوە و ساڵانەش تۆ ئەم هینەوە بینیەوە لە دوای کۆرۆناوە کە هەموو گەشت و گوزار هەموو شتێک کە مرد بەڵێ زین و بنەوەیەکی جوانی ئەویژی بە هاوکاری ئێوەی میدیاکاران هەر لە ئێوە و گەلی کوردستان ئەمانە کە دایمە هاوکارمانن بەڵام ئەو پلانە تۆکمەی هەیە لە دەستەی گەشت و گوزار من نمونەیەکی بچووکە بۆ ئێمە لە ئیمسال لە مانگی یەکە لە نهایەتیەکە لە پێشنگای فیتور بووین لەگەڵ خوشی گەورەمە ئەمەلخان ینی باوەڕە هەبێ لەوێش شەوانە ئەو دانیشتین هەر کۆبنەوەمان هەبووە و گەشتیاری لێەوە هێنامانە بۆ ئێرەش و ئیساش بەردەوام ئەمان بێ بۆی بتوانین ئێمەش ئەم کوردستانە جوانی هەمانە بەگشتی و شاری سلێمانیش هەمانە ئەتوانین پێشکەشیگەین بە خەڵک بڵێن ئێمە ژەمانەمانەیە کە ئەتوانین لەو ئاستابین کە ئێوە بانکەین بۆ ئێرە و داوەتانەکەین لەو ئاستابین کە شەرمەزار نەبین لاتە کاک ئارام بابەتە فستیڤاڵ و پێشانگاکان ژووری بازرگانی هەم جیهەتێکی پەیوەندیدارن بەم بابەتە و هەم زۆر ئاگاداری پێشانگاکان ئەم چەند مانگەی ساڵی 2025 کە ماومانە چ پێشانگایەک لە ڕێیە چ چالاکیەک لە ڕێیە کە ئێوەکو ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی ئاگاداری بن وە دەستانە بێ لە ڕێکخستنی ئێمە وەکو ژووری بازرگانی بە ئەرچی خۆمانە وەکو خاوەنددارێتی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیش ئەرکێکی ترە لەم چەند مانگی داهاتووە دوو چالاکی گرنگەیە کە ساڵانە پێشانگای کتێبە لە نزیکەی 12 وڵاتی عەرەبی و ئەجنەبیەوە خەڵکیان بۆ عرضکردنی کتێبەکانیان وەکو جەژنێکی نووسەر و خوێنەریشی لێ هاتووە پێشانگایەکی ترمانەیە کە تایبەتە بە شاری سلێمانی پێشانگای سەنع فی العێراق سلێمانی نازناوی شاری پیشەسازی هەیە هەوڵمانداوە پارێزگاری لەو نازناوە بکەین بۆ هاندانی زیاتر لە بازرگانەکان بۆ دانانی کارگە بۆ زیات ڕەخساندنی هەلی کار بۆیە سلێمانیە بێتە سنتەرێک بۆ پێشانگایەکە بووە بۆتە سنتەرێک کە پێشانگایەک بەڕێوە دەبا مەید ئین عێراق مێد ئین عێراق سەنع فی العێراق دروستکراو لە عێراق لە سلێمانی یەکەم جار کراوە هەر ئەوەی سلێمانیش کە تایبەتە تەنها بە سەنع فی العێراق بۆیە هەوڵمان داوە نازناوی شاری پیشەسازی بیاڵینەوە بۆ سلێمانی ئەو پێشانگایە کاتی بەڕێوە چوونەکەی کێیە واروەها چه بەشدارە بێتیایە
پێشانگای کتێب پێشانگای سەنعەت فی العێراق پێشانگای هەڵبەتە کتێبەکەش ئەگەر بەڵێ خەیتە ڕوو پێشانگای کتێب جگە لە ناوەندەکانی ناو کوردستان هەمووی زۆربەی ناوەندەکانی عێراقی تایە، ناوەندی سعودی تایە، مەغریبی تایە، مصری تایە، ئەڵمانیای تایە، هۆڵندای تایە، بەشێکی زۆر لە وڵاتان بەشدارن هەموو ساڵێک دووبارە بەشدارە بنەوە چونکە سوودیان لێبینیوە سەردانیکەرێکی زۆری هەیە. سەنعەت فی العێراقەکەش بە هەمان شێوە گەورەترین کارگەکانی عێراق فقط دەرەوەیتیان نییە. هەرێمی کوردستان و عێراق بەشدارن لەوێ بۆ زیاتر ناساندن و بۆ زیاتر کڕیارەکان کە بتوانن وەکالەتیان لێوەربگرن بۆ کارکردن فرسەتێکی کارکردنی گەورەیە. باش با منم هەلە بقۆزمەوە پرۆژەیەکی زۆر سەرنجڕاکێش لە هەرێمی کوردستان ڕاگەیەندراوە جێبەجێ کراوە، بەڵام پێش ئەوەی بزانم لە کاکعتا بپرسم چی بەسەر هاتووە داتایەکی زۆر گرنگ هەیە. گەشتیاری کشت و کاڵی کاکعتا قەبارەی بازاڕەکەی لەسەر ئاستی جیهان زیاتر لە 85 ملیار دۆلارە و بڕیارە ینی پێشبینی ئەکرێت هەتا ساڵی 2030 بۆ 124 ملیار دلار بەرز ببێتەوە و تا ئەمە جومگەیەکی سەرنجڕاکێشی گەشتیاریە لەسەر ئاستی جیهان کە لە هەرێمی کوردستانیش ڕاگەیەندرا بە ناوی گەشت و کاڵ. ئەم پرۆژەیە کاکعتا چی بەسەر هات، چی بۆ کرا، ئایا هیچ بەرەو پێشچوونێکی هەتاوەکو ئێستا بەخۆ بینیوە؟ بەڵێ من وەکو ئەرزم کردی ئەم پرۆژەیە پەیوەستنامەیە کە وەکو گرێبەستێکە لە نێوان وەزارەتی کشت و کاڵ لەلایەن خوشکی بەڕێزم بێگە تاڵەبانی لەگەڵ سەرۆکایەتی دەستەی گشتی گەشت و گوزاری کوردستان لەژێر تەوجیهاتی بەڕێز جێگەری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ ئەوانەیە کە ئێمە بینیمانە وەکو خۆمان وەکو کەرتی تایبەت بایەخێکی تایبەتی پێیراوە وەکو بە ئێمە ژووتراوە یەکێک لە بەرگەکانتان یەکێک لە بەرنامەکانتان سەردانیکردنی ئەو شوێنە جوانانەی ئێمە بێ وەکو دێهاتەکان وەکو ئەو شوێنانەی کە کاری دەستی و بەروبوومی خۆیان هەیە بۆی ئەمانش بناسیێنین بە خەڵکی. نمونەشم بۆیە نایەتەوە کە لە هەورامان و لەو شوێنانە ئەم شتانەمان هەیە. بەڵێ لە بواری جێبەجێکردنەوە ئەوە ئەمێنێتەوە زیاتر. ئێمە وەکو کەرتی تایبەت دەستمان پێکردو کەرتی تایبەت ئێمە هاوکارێکی دایمی حکومەتین بەڵێ دەستمان پێکردووە کاتێکە گەشتارمانیە جاران شوێنی کەمانە بردن بۆ بازە شوێنە ئیساکە لەو شوێنانش ئەو شوێنانەی کە تایبەتە بە بازە بەروبوومێکەوە بەڵێ لەسەر تەوجیهات لەسەر بڕیارەکانی دەستەی گشتی گەشت و گوزار بەڵێ ئێمە گەشتارەکان شوانە بین بۆ ئەوێ و نەتیجەیەکیشی باشیشی هەبڵ. کاکعتاوەڵا بە دەرفەتی ێزانم پرسیاری ئەوەی کە دیوە فڕۆکەوانەکار پێوەستە بە یەکێتەکەی ئێوە پرسیاری ئەوە بکەم لە ماوەکانی ڕابردووە لە دوای ئەوەی کە ئاسمانی با بڵێن تورکیا لەسەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی داخرا تا ڕادەیەک کۆمپانیا گەشتیاریەکان کۆمپانیا فڕۆکەوانەکان یانوت زەرەریان پێگەیشتووە چی کراوە بۆ ئەوەی قەرەبوویە و زەرەرە بکرێتەوە واروەها ئەبینین تاوەکو ئێستا کۆمپانیەکان هەر لە سلێمانی ماون و کاری خۆیانەکەن چۆن توانیان خۆیان لەگەڵ دۆخەیە بگونجێنن و چارەسەرێک بۆ کار و بازرگانی خۆیان بدۆزنەوە. بەڵێ ڕاشکاوانە من ئەمەت پێڵم هیچ قەرەبوویە نەکراوەوە بۆ هیچ کۆمپانیەکان وەکو خۆش دەزانی کە داخستنی ئاسمانی نێودەوڵەتی شاری سلێمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی لەلایەن تورکیاوە زەرەرێکی گەورەی هەیە بۆ چکە ئێمە لە ساڵ 6 بۆ هەفتای ئیشەکانمان لەسەر وڵاتی تورکیا و لێوە ترانزیت بۆ وڵاتانی کە تەنانەت ئەو گروپاتانەی کە هەشمانە زۆربەی زۆری احتیمادیەکەتە سەر وڵاتی تورکیا کە گەشتیار ساڵانە حەزەکە سەردانی ئەوێ کاتەوە. بەڵام خۆڕاگرانە من سپاسی هاوکارەکان مەکەم لە کۆمپانیەکان لە نووسنگەکان لە بریکارەکان بۆ نەوەستان. بەڵێ لە جاتیەوە ئێمە بەدیل ئیستا فڕۆکەخانەی هەولێر ژەربەی خۆمانەزانین کەرکووکی ژەربەی خۆمانەزانین بەڵام زیاتر فۆکسەکانمان چۆ سەر شوێنەکانی کە بۆ نمونە زیاتر فۆکسمان خەوتە سەر ئێران کە ئەمانەت هینمان کرد. بەڵام بەپێی ئەخیر ئاگاداری خۆتان ئاگادارن کە تا 6 دووبارە ئەمە لە سەستەمانی تازە کراتەوە کاتی سەردانکردنی نوێنەرایەتی پەرلەمانی عێراق بۆ تورکیا ئەم جاریان 3 مانگ درێژکراتەوە. هیوادارین کە لە دوای 6 دووبارە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی چکە هەموو مقاوماتێکی تایە بکرێتەوە دووبارە بەڕێی هێڵی ئاسمانی تورکیادا و هێڵەکانی ئەوروپا کە سەردانی کوردستان و سلێمانیانەکرد. سپاس با من پرسیارێکی دەرەوەی فێستیڤاڵەکانیش لە کاک ئارام با من پێشنیارێ بکەم بۆم فێستیڤاڵە. بەڕای من ئەگەر بکرێت ئیستفتایەکی وەرەقی یا ئەلکترۆنی بکرێت بۆ دەمین لە یەکەوە تا دەی باشترینی ئێرە ئەو کاتە حکوومەتیش
ئەم دەکەسە هەڵببژێرێ لە دەرەوە با بڵین لە دووبەی لە وڵاتێکی تر بەشداریان پێ بکات لەسەر حسابی خۆی حکومەت هیچی لە خۆی نەگرتووە با تۆزێ خۆی بخورێنێ ئەگەر ئەمە بکرێ تەرجیعێکی زۆر باشی بۆ داهاتووی فێستیڤالەکەەوە لێرەوە لە کورساتەوە پێشدیازەکەت گەیشتووە و ئەوانەی کە ڕێکخەریە میشن هەڵبەتا ئاگادارن و بینەری پرۆگرامەکەن پێشنیازەکەت پێشنیازێکی بەجێ دەکرێت زیاتر لە 90 ئەباتە دەرەوە پیشانی خەڵکیە لەوانەیە لەمانە 5-6 کەسیان لەو وڵاتەی کە ئەچن سەرمایهدارەکان ڕێکەوتنیان لەگەڵا بکەن مارکەکە بێ بە مارکەی وڵی من ویستم ئەم دەرفەتە بەکاربێنم بۆی مارکتینگ بۆ ئەو بەرهەمانە بکەین کە هەناردە ئەکرێ لە هەرێم بەڵام وا دیارە کاتەکەمان کۆتایی هاتووە پشتیوان ناچارینکە کۆتایی بە بەرنامەم ڕۆمابێنین گفتوگویەکی زۆر گەرم و گوڕ بۆ هەستمان بەکات نەکرد بەڕاستی کاتەوە بۆ بەڕێز ئارام بابان ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆم دەرفەتاروەها بەڕێز کاک عەتانوور سەرۆکی لقی سلێمانی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە چێژم بینی هەم هەواری شار و سلێمانی ئێوارەیەکی خۆشیە هەمەم پرۆگرامەیەمەش گەرم و گوڕێکی دابم فێستیڤالە زۆر سپاس بە یارمەتی هاوکارانم لە شوێنی فێستیڤاڵی دەروازە لە پارکی هەواری شار بەرنامە ئابووری ئەمڕۆمان پێشکەش کردن پێشنیارەکەم ئەوەی کە نەهاتوو بۆ فێستیڤالەکە بێسەردام بکە ئەوەی کە هاتووە دووبارە بێتەوە لە بەرەوەی کە بەڕاستی جەوێکی دڵڕفێنە و هەتا دڵ بخوازێ بەرهەمی جۆرا و جۆری لێ سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە خواتان لەگەڵ